جارێکی تر دواکەوتنی ناردنی پارە لە بەغداوە حکوومەتی هەرێمی هێنایەدا باز لە بێدەنگ نەبوونی خۆیان و پێشێلکردنی ڕێکەوتنەکان دەکات لەلایەن عێراقەوە. دوایەوەی لە ماوەی ڕابردوودا چەند جارێک شاندی حکوومەتی هەرێم چوونە بەغدا و تا ڕادەیەک نزیک بوونەوە لە ڕێکەوتن دوجار لەسەر ناردنی 700 ملیار دیناری مانگانە و بۆ 3 مانگ حکوومەتی عێراقیان ڕازی کرد. مانگی ڕابردوو لە کاتی خۆیدا پارەکە گەیشت و حکوومەتی هەرێم لەگەڵ داهاتی ناوخۆدا موچەیەکی پێدابین کرد. بەڵام بۆ مانگی دووەم کە بڕیار بوو لە 10 ڕۆژی ڕابردوودا پارەکە ڕەوانەی هەرێم بکرێت نەنێردرا و تاوەکو ئێستاش دیار نییە کەی دەخرێتە سەر هەژماری حکوومەتی هەرێم. هەفتەی ڕابردوو باز لەوە دەکرا وەزیری دارایی عێراق ناردنی راپۆرتی خەرجی و داهاتی 3 مانگی ڕابردووی حکوومەتی هەرێمی کردووە تا مەرج بۆ ناردنی 700 ملیار دینارەکە. هەرچەندە ئەوە ڕەت کرایەوە بەڵام دواکەوتنی زیاتری پارەکە حکوومەتی هەرێمی هێنایە دەنگ و وتەبێژی حکوومەت لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆ ئەوە کرد دواکەوتنی پارەکە پێچەوانەی هەموو لێدوان و قسە و باسی ناو کۆبوونەوەکان و ڕێکەوتنەکانە. پێشەوە هەورامانی وتیشی هیچ شتێک لەسەر هەرێم نەماوە کە ئەنجامی بدات، بەڵام ئەگەر دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێت لە بەرامبەر پێشێلکردنی مافی دەستوری خەڵکی هەرێمی کوردستان ناتوانن بێدەنگ بن بەبێ ئەوەی ئاماژە بەو هەڵوێستە بدات کە لە ئەگەری دواکەوتنی زیاتری پارەکەدا پەنای بۆ دەبن. تاوەکو ئێستاش دیار نییە هۆکاری ڕاستەقینەی دواکەوتنی پارەکە چییە و هەر بەرپرس و پەرلەمانتارێک بە جۆرێک لەبارەیەوە لێدوان دەدات. لەلایەکی ترەوە شێروان دوو بەردانی ئەندامی شاندی دانوستانکاری پارتی ئاشکرای کردووە دانوستانەکانی نێوان هەرێم و ناوەند سەبارەت بە موچە و بودجە و یاسای نەوت و غاز دواخراوە بۆ دوای تەواوبوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. شێروان دوو بەردانی و تووشێتی سەرەڕای ڕاگررتنی کۆبوونەوەکان، بەڵام حکوومەتی عێراق بەردەوام دەبێت لە پارەدارکردنی هەرێم بۆ پێدانی موچە کە بە 3 گوژمە ڕەوانە دەکرێت، واتە 2 گوژمەکەی تر کە بە قەرز دەدرێتە هەرێم دەنێردرێت. وتەبێژی حکوومەتی هەرێمیش لە ڕاگەیەندراوەکەی داماژەی بۆ ئەوە کردبوو کە ئەم هەفتەیە شاندی هەرێم دەچێتەوە بەغدا. دواکەوتنی پارەکەی عێراق لە کاتێکدایە هەرێم و بەغدا هێشتا لەسەر کۆمەڵێک کێشەی گەورەتر ڕێک نەکەوتون لە نێویشیاندا دەرکردنی یاسای نەوت و غازە کە پێشبینی دەکرێت ماوەیەکی زۆر بخایەنێت و ڕەنگە مەرج و پێشنیازەکانی هەردوو لە بۆ دەرکردنی یاساکە هێندەی تر کێشەکانی نێوانیان قوڵتر بکاتەوە.